داريان قهار تنزان كرد للجمل الاستوديو ميوانا داريان خيراتي ناس نوفيتا جوكوفيتش كردستانيا ونينا كابجمن تلفي أكاديمية چاو هاتيا ورگرتن وچاو بوتا بشداري بله سپاس بۆ ئەم دەرفەتە من داریان عەبدولقەهار یاریزانی تەیسە زەوی لە شاری هەولێر بۆ دابڕانم بەهۆی خوێندنەوە خوێندکاری پۆلی 12 بووم ئەم خۆم ئامادە کردو بۆ ئەوەی کە دەمزانی خوێندن کاریگەریی تۆزێک ئەرێنی لەسەر ئاستم دەبێ هەلە سەرەتای دەستپێکی تێنسمەوە ئامانجم ئەوە بووکەوە خوێندن و وەرزش تێنس پێکەوە هاوسەنگ بکەم لە پلانمدا بوو دوای تەواوکردنی قۆناغی پۆلی 12 بۆ زیاتر بەرەو پێشبردننی ئاستم بەشداری لە ئەکادیمیایەکی دەرەوەی وڵات بکەم کە ئەم جارە بە شێوەیەکی نوێتر تورکیا و وڵاتانی عەرەبی نەبێ بەڵکو لە ئەوروپا بێ کەویش لە وڵاتی فەڕەنسایە بەشداری لەو ئەکادیمیای دەکەم بۆ ئەوەی زیاتر ئاستی خۆم بەرەو پێش بم و ئەکادیمیاکە مودەکەی 10 ڕۆژە من تا خواندن و تێنس زەحمەت نینم پێک بە هەر چا هەفزەنگی ڕاگرت ژبەرکو دەرەجا بژین ئەندازیاریێژی پلاکە بەرز دەبێتن دەبێت و گەلێک خۆمان دیکە بەڵێ بەهۆی ئەوەی کە لە بەداخۆ دێڵم لە شاری ئێمە زیاتر گرنگی بە وەرزش نادرێتن ترسێکم ئەوە هەبوو کە لە ڕۆژێک لە ڕۆژن ئەگەر بێت و لە وەرشەکەم زیاتر و زیاتر گرنگی پێ نەدرێ لەولایە یاخود بڵێ سەرکەوتن دەبووم ویستم هەردووشی هاوسەنگ بکەم بۆ ئەوەی لە خوێندنەکەشم هەروەها یاخود بڵێ مرتاحیەک هەبێتن بۆ ئەوەی بتوانم لە خوێندنەکەشم تا سەرکەوتوو بم سپاس بۆخوا بەهۆی خێزانەکەمەوە هەمیشە لە پشت من و باوکم و دایکم و هەموو برا و خوشکەکانم زۆر پاس پشتی من دەکەن بۆ ئەوەی کەوا بتوانم لەو بوارانەی ژیانم تێدا سەرکەوتوو بەحسی ئەکادیمیای بکە بەڵێ ئەکادیمیاکە لە وڵاتی فەڕەنسا هەروەک ئاماژەم پێدا لە پاریسە بەڕێوە دەچێت ئەم شەوە دەگەشتێکی بەڵێ ئەم شەوە گەشتەکەم دەکەم کە وا بڕیارە لە هەولێرەوە بۆ بەرەو فەڕەنسا بەڕێ بکەوم وەکو باسم کرد گەشتەکەش مودەکەی 10 ڕۆژە و لەوێندەر مەشقم دەکەم لەگەر ڕاهێنەرانی پرۆفیشناڵ دەتوانم بڵێم کە چەندەها یاریزانی پرۆفیشناڵشی و هەروها تێدایە لەگەروان دەکەم بۆ یعنی چۆن بڵێ دنیای ئەوەشیان پێدامە کەەوە اختیبار بکرێم سەیری ئاستی من دەکەن چووکە پێش ئەوەی بەشداری ئەم ئەکادیمیایش بکەم ئاستی منیان دیتیە و لە ڕێگەی نردی ئیمێل و ڤیدیۆکان ئاستی منیان دیتە بەڕاستی زۆر پێ خۆشحاڵ بووم کە کەزانیشان تازە قۆناغی یەکەممە لە کۆلێژ ئەوەش زۆر لەیان دڵخۆشی بچکۆ ئەکادیمیای دەچم خوێندنیشی تێدایە و هەروە ئینشاءالله منیش هەوڵی جددی خۆم داوە ڕاهێنانەکانم بەرداوامە لە ڕووی جەستەیەوە سوپاس بۆخوا لەگەڵ باوکم خۆم زۆر مانی کردووە ئەکادیمیا دەبێتە دەرگەهێک بووتە کوتو بەرەف پیشەگەریە بچی پەنا بەخوا ئەوە شەر خەونی من بووە کە بەڕاستی هەنگاوەکی گەورە بنێ هەنگاوی گەورەش ئامانجی گەورەش هەنگاوی گەورەی دەوێتن سپاس بخوا گەشتم بە ئامانجەکەم ئینشاءالله لەوێندەریش هەوڵی جددی خۆم دەدەم و لێرەوە دەمەوێت زۆر سپاسی کۆمپانیای سەردار گروپ بکەم کە بەڕاستی یەکێکە لە کۆمپانی هەرە گەورەکانی وڵاتانی عەرەبی و جیهانی سپۆنسەراتی منیان کردووە بۆ بەشداریکردن لەو ئەکادیمیایە سپاسیان دەکەم کە بەڕاستی بەهۆی ئەو سپۆنسەرکردنی وانەوە زیاتر و زیاتر لە ئامانجەکەم نزیک دەبمەوە عراقی بکات تا هیچ لینکێک دەگەل فدراسیۆنە عراقی هەیە ژبەرکۆ فدراسیۆنە عێراقی هەماهەنگی دەگەل فدراسیۆنە جیهانیە تێنسێ هەیە دووبڕێکەوە ناژی چوون بەداخۆ نەخێر تاو کەستەکەمنەوە گەشتش دەکەم دڵنیام زۆر بە هەرە زۆریان ئاگیان لەوە نییە کەمنەوە گەشتە دەکەم چونکە هەموو شتەکان کردومە خۆم بۆ خۆم کردومە خۆم هەوڵم بۆیدایە و خۆم لە دوو ئەکادیمیە گەڕاوم و يعني فدراسيون عراقي هيك بالبشتيكا تاع بالبشتيكا تسونا بس نصافك شي بري وك بالانتي روشافاي اسي بنا في عراقي باش داربون بالي بالبشتيكا تسونا لري ماديوني لري معنويه ايش بس بو كاراساني لو قلتني فيزاكم او بالبشتي من ياكردوا تلوري ماديو تلوري معنوي نخيتي من بيان نكردوا منهم قالوا كان لقال خوم كدمو وباو خزانه كم يارمتي من ياندا قال دي ما كدبت شو بيجي لكوتاي دمي سپاسی خوا بکەم کەوا گەشتم بۆ ئاماژە هیوادارم دەمەوێت لەو ئەکادیمیایە عراق و کوردستان زیاتر و زیاتر بە جیهان بناسێن چونکە من یەکەم کوردم کە بەشداری لە ئەکادیمیاکی لەم شێوەیە بکەم بەڕاستی ئەو هەنگاوێکی زۆر گەورەیە هیوادارم بتوانم کورد و بە جیهان بناسێن چونکە بۆ خۆتان دەزانن تێنس وەرزشێکی شەخسیە فۆکسەکە زیاتر لەسەر کەسێکە کەسێکی دیاری کراوە
ئیشاءالله ڕۆژێک لە ڕۆژان وەکو ئەو یاریزانانەی کە ئێستا هاوشانی ڕافایل نادال جۆکۆڤیچ گەمێ دەکەم چونکە تەمەنیان زۆر لەم نزیکە من تەمەنم 90 ساڵەوانی هەموو تەمەنیان 90 و 20 ساڵە ئیشاءالله ئەم بەرەو بەردەوامبوونم لەو هەنگاوانە کە بەشداریکردن لە ئەکادیمیای لەم شێوەیە و ڕاهێنانکردن لەگەڵ ڕاهێنەری لەم شێوەیە دڵنیام کە متمانەشم بەخۆیە کە بتوانم لە پاڵەوانتیای نێودەوڵەتیەکان شان بەشانی ئەو یاریزانەکانی ئێستا دەبیندرێ ململانەی نۆڤاک جۆکۆڤیچ و ڕافایل نادال دەکەم منیش بۆ نامتوانم بەخۆ هەیە ئەوانیش هەر لە ئەکادیمیای لەم شێوە دەستیان پێ کردووە منیش هەوڵی جددی خۆم داوە و بەنا بەخوا ئیشاءالله کە ئەم شەو گەشتەکەم دەکەم ماژی باوەریافته هەی هیچ خۆ سترێس نەکە دەچی بەراف خاو نەخۆ ئینشەڵڵا دەبیە پیشەگەرێکی کورد لە هەمی جیهانێت توژی کووردا و جیهانێ بەیانات زۆر سپاس دەکەم ئیشاءالله سپاس